خورپەی ئەوین تۆ لەوێوە ئاهێک بکەیت من لێرەوە سەد برینم ئەکولێتەوە تۆ لەوێوە ئاخ هەڵکێشیت من لێرەوە هەزار جار سوێمە بێتەوە تۆ لەوێوە تنۆکێک ئەشک بڕێژیت من لێرەوە ئەبمە چۆلەکەی بەرباران تۆ لەوێوە هەنسکێک بەیت من لێرەوە پڕ ئەبم لە ئازار و ژان تۆ لەوێوە خەندەیەک بێتە سەر لێوت من لێرەوە وەک درەخت ئەکەومە چرۆ تۆ لەوێوە تاسەیەکی دیدار بکەیت من لێرەوە پڕ ئەبم لە بوونی تۆ باسط حەمە غەریب